خۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی دایکان باوکان بینەرانی ئازیز بەیادی حەدیسی نەجەفی گەنجێکی 22 ساڵەی خەڵکی مێشەری کەرەج کە ڕۆژی چوارشەممە 30 خەرماناوی 1401 هەتاوی دەوربەری کاتژمێر 8 شەو لە بلواری ئاراممێری شاری کەرەج لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە کەوتە بەر دەستڕێژی گوللەی ساچمەیی و لە بەشی چاو و سەر و گەردەنی بە سەختی بریندار بوو بەداخەوە بەهۆی خوێنڕێژی زۆر و سەختی برینەکەیەوە گیانی بەخت کرد. کۆماری ئیسلامی بنەماڵەکەی خستە ژێر گوشارەوە بۆ ئەوەی بڵێن حەدیس بە مەرجی سروشتی گیانی لەدەستداوە. تەرمی حەدیس تا ڕۆژی جومعە یەکەمی ماوەنجی ڕەزبەر لە ساردخانە ڕاوگیرا و ڕادەستی بنەماڵەکەی نەکرایەوە. باوکی حەدیس کە نەچوە ژێرباوری گوشارەکانی ڕژیم بۆ ئەوەی بڵێت مەرجی کچەکەی سروشتی بووە خستیانە ژێر زەخت و ئەزیەت و ئازار و بێحورمەتی پێکردن بە جۆرێکە بەهۆی لێدانی دەرزی ئارام بەخش وایان لێ کردبوو لە کاتی بە خاک سپاردنەکەیدا توانایی ڕێگەڕۆیشتنی نەبوو. حەدیس ڕۆژی جومعە یەکەمی ماوەنجی ڕەزبەری 1401 لە ئارامستانی سەکینەی کەرەج بلۆکی 29 ڕەدیفی 25 بە خاک سپێردرا. یادی ئازیزی حەدیسی نەجەفی و سەرجەم گیان بەختکردوانی شۆڕشی ژینا بە درێژەدانی ڕێبازیان ڕێژ لێ دەگرین. وە خۆری گەشی ئازادی چاو شەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێ